گرنگی بەشی پێز لە چیدایە؟ گرنگیدان بە پێز لە ئێستادا لەلایەن زۆربەی خەڵکیدا باوە. بەشی پێز بە ئامادەبوونی دکتۆری پسپۆڕ تایبەت بە نەخۆشیەکانی پێست و جوانکاری کاژمێر 3 تاواکو 8 شەو کراوەیە جگە لە ڕۆژانی شەمە و پێنجشەمە. لە بەشی پێزدا ئەم کارانە ئەنجام دەدەین وەکو لابردنی خاڵ، لابردنی چەوری، میزۆ، پلازما، بۆتۆکس، فیلەر، هایدرافیشەڵ. و هەروەها لە بەشی پێستی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی باشترین ئامێری لابردنی موو بە لێزەر بەردەستە بە 2 جۆری جیاواز لایت ئیڤۆ و ئەلێکساندەر هەردووک هەوای ساردە و بێزیانن. بیرتان نەچێ نرخی گونجاو و کوالیتی لای ئێمە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.